تیوار نیوز لیستی ئەو سەرکردانی یەکێتی بڵاو دەکاتەوە کە بایکۆتی کۆنگرەی پێنجەمی حیزبەکەیان دەکەن. بڕیارە ڕۆژی 27 ئەیلوول یەکێتی کۆنگرەی پێنجەمی ببەسێت. ئەمە دووەم کۆنگرە دەبێت کە بەبێ مام جەلالی دامەزرێنەری سکرتێری ئەو حیزبە دەبەسرێت. جگە لە مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی هەریەکە لە ئەندامانی سەرکردایەتی هیواچە تۆ ساڵح، ژینۆ محەممەد، فێنک ئەحمەد، سەردار هەرکی، غازی کەرکووکی کە بە ئەشکرا ڕەنگەیان بەشداری کۆنگرەی یەکێتی ناکەن. تیوار زانیوێتی چەندین سەرکردە و تێکۆشەری تری یەکێتی کە بێدەنگی بەشداری لەو کۆنگرێدا ناکەن و کە بریتین لەوانە: تۆر بەرهەم ساڵح، مستەفا چاوڕەش، جەمیل هەورامی، ئەژی ئەمین، محمود سەنگاوی، عەدنانی حەمەی مینە، عومەر فەتاح، ئەرسەلان بایز، سۆران جەمال تاهیر، سامان گەرمیانی و وەستا ڕەسوڵ و شادمان مەلا حەسەن و پەروین کاکە حەمە و وەستا حەسەن. جگە لە پێشمەرگەکانی ساڵی 1976 ئەحسان نەجم مەحەیدین و فازڵ کەریم ئەحمەد ناسراو بە مامۆستا جەعفەر کە ڕایگەیان چیمان چاند و چیمان دووریەوە. هەروەها تیوارە ئەوەشی زانیوە شێخ جەعفەر شێخ مستەفا بە مەرجی کردن بە سەرۆکی ئەنجومەنی دانایان بەشداری لەو کۆنگرێدا دەکات. حاکم قادر حەمەجانیش لە ساتی دانوستاندایە بەشداری بکات یاخود نا. هەروەها دلێری سەی مەجید وەک بەرپرسی دارایی پێشوو یەکێتی بۆ تەسلیمکردنی مڵک و دارایی حیزبەکە بۆ کۆتاژار باشداری لەو کۆنگرێدا دەکات. بۆنی ئەم نیگەرانیە بێشماری یەکێتی ڕەسەنەکان لە کۆنگرەی پێنجەمی حیزبەکەیان دەگرێتەوە بۆ ئەوەی لە ئێستاوە لیستی ئەندامانی سەرکردایەتی و حیزبە ئامادەیە و تەنیا بە زۆری نێدەنگ تێدەبڕێت. هەروەها بڕیاریشە بە چەپڵە ڕێزان باڤڵ تاڵەبانی وەک سەرۆکی حیزبەکە هەڵبژێرێت کە ئەم هەنگاوی کۆنگرەی پێنجەم هاوشێوەی حیزبە تۆتالیتارە دیکتاتۆرەکانە کە دەرفەت بۆ گفتوگۆ کەشی دیموکراسی و کێبڕکەی دەنگدانی پاک و بێگەر نایەڵێتەوە. هەروەها بڕیاریشە بازنینە ڕەزایەتی لە کۆنگرەی پێنجەمی ئەو حیزبە فراوانتر بێت.